کارمەندانی گرێبەستی کۆرۆنا لە سلێمانی ناڕەزایی دەردەبڕن لە بەرامبەر نەگۆڕینی ڕاژەکانیان بۆ هەمیشەیی و دەڵێن لە سەرتاسەری هەرێم کە ژمارەیان 504 گرێبەست و لە سلێمانی 75 کەسن لە دوای کۆرۆناش لە چاودێری چڕی نەخۆشخانەکان کاریان پێکراوە، بەڵام ئێستا گرێبەستەکانیان بەسەر چوە و 2 مانگی شەپاریان پێنادرێت و گرێبەستەکانیان بۆ تازە نەکراوەتەوە. لە کاتی هاتنی کۆرۆناوە لە سەرەتا بە شفتات کە داوام تەکرد بن پڕپارێکە بۆ سەرفەکە دواتر لە یەکی مانگی 2021ەوە لە یەکی ساڵی 2021ەوە گرێبەست کرا بە گرێبەستی کری ڕۆژانە بە 6 مانگ جارێ 6 مانگ جارێک و گرێبەستەکە تازە کرایەوە. ئەوەی سە حالیان 3 مانگ تێبڕێ بەسەرێت تا ئێستا دەنگۆی ئەڵێن تازە کرێتەوە ئەم تازەش نەکراتەوە. ئەوەی کەوا ئێمە ئامانجمان هەیە لەمە ئەگەر ئاگادار بن ئەنجومەنی وەزیران ڕایگەیاندووەکەوە ئەوانەی کە گرێبەستن ئەکرێن بە هەمیشە یعنی بەتەعنی ڕسمی. کێ دەری کردووە؟ نازانی کێ دەری کردووە. بەدەستە پیلانە دەرکرا بگرێبەست حساب نەکرابین. باشە ئەمە جیالەوەش بۆی کەوا بۆ ئێوەش بۆ خەڵکیش ڕوون بێتەوە ئێمە کە گرێبەستی کۆڕۆنای لە کاتی نەمانی کۆڕۆنایە لە هەر 500 کارمەندەکە هەر سێپارێزگەکانی سلێمانی و هەولێر و دۆک لە دوای کۆڕۆناوە فراغمان پێبڕکراوەتەوە. نازم خۆ ئاگادار بگەیان لە ماوەی سەباح قسەی کرد کە لە کوی 27,000 ڕاژە کە پێویستی بە کارمەند ئێستا 14,000 هەیە یعنی نیواونی و پێویستی بە کارمەندە. داواکەین کە بکرین بە هەمیشەیش یان تازە بکرێتەوە. ئێستا عەقدەکەتان تەواو بووە، گرێبەستەکە تەواو بووە، پارەتان پێدرێ یاخود بەبێ بەرامبەر؟ تا ئێستا پارەمان پێ نادرێت. بەحساب لە ئیتر لە کۆتایی گرێبەستەکەمان چۆتە وەزارەت یعنی ئەبێ مانگونیوێک 2 مانگ بێ لە وەزارەتە. ئەکرێ بە چی بگەڕێتەوە؟ یعنی دیسان بە گرێبەست یاوەکو هەر بە نوێکردنەوەی گرێبەست ئەگەڕێتەوە دووبارە بە شێوەیەکی کاتی نەک بە شێوەیەکی هەمیشەیی. کۆنگرەی ئێمەش بۆ ئەمڕۆ کۆبوونەوەکەمان لەبەر ئەوەیە کە بخڕینە ناو لیستی کارمەندانی بە هەمیشەیی بوونەوە. لە کاتی بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەوانە بە شێوەی خۆبەخش و دواتر بە گرێبەست کاریان دەکرد تا کۆرۆنا هەبوو لە ریزی پێشەوەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە بوون. بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت ئەگەر ئەنجومەنی وەزیران ڕەزامەند نەبێت لەسەر نوێکردنەوەی گرێبەستەکانیان یاخود نەکرێن بە هەمیشەیی ئەوان زیانێکی گەورە دەکەن و ژمارەیەکی زۆر قەرەوێڵە لە چاودێری چڕ لە سلێمانی لەدەست دەدەن. ئەو کارمەندانی کە دامەزراون بە شێوەی کارکردن لە کاتی کۆڕۆنا ژمارەیان 75 کارمەندە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و بەڕاستی ئێمە سوودێکی زۆر گەورەمان لێبینین لە کاتی کۆڕۆنایە و ئێستش لە ناو چاودێری چڕ کارەکەن. ئێمە بەهۆی ئەوانەوە توانیمانە ژمارەی بێدەکانمان زیاد بکەین و ئەمە خزمەتێکی زۆر گەورە بە دانیشتوانی ناوچەکە کایەوە خۆتان نەزانن مانەوەی نەخۆش کە یەکێکە لە قەیرانە گەورەکانی ئێمە لە پارێزگای سلێمانی هەمیشە هاوڵاتیان گلەیمان لێیەکەن. شەوانە مانەوە لە هەرزانترین نەخۆشخانە لە 500,000 کەمتر نییە لە بەعزێ شوێن بە 3 ملیۆنە. یعنی ئەم نەخۆشانەش درێژخایان کە لە چاودێری چڕەمێننەوە ئەمانە بارگرانێکی دارایی زۆر گەورە لەسەر خێزانەکانیان دروستەکەن یعنی خێزانێ ئەگاتەوەی کە خانوەکەی بفرۆشن بۆ نەخۆشەکە. بەڕاستی ئەمە ئەگەر ئەم کارمەندانە ئەم گرێبەستی کارکردنیان بۆ درێژ نەکرێتەوە ئێمە ناچارە بین ژمارەی تەختەکانی چاودێری چڕکەم بکەینەوە. ماوەی 2 مانگە داواکاری ئەم فەرمانبەرە گرێبەستانی تەندروستی لە ئەنجومەنی وەزیرانە فەرمانی بۆ دەرنەچووە بۆ نوێکردنەوەی گرێبەستەکانیان. هەرچەندە دەڵێن تا ئێستا نەخۆشخانەکانمان چۆڵ نەکردووە، بەڵام دەڵێن ئەگەر گرێبەستەکانیان نەکرێت بە هەمیشەیی یاخود بۆیان تازە نەکرێتەوە هەڵوێستی دیکەیان دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.